ساڵ پێنجەمین فیستیڤاڵی ئەوین بەڕێوەچێ کە گەورەترین فیستیڤاڵی هونەری ئیسلامی کوردیە و یەکەمین فیستیڤاڵی هونەری ئیسلامی کوردیش بووە کە جێبەجێ کراوە. بەڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی سلێمانی بەڕێوەبەری ئیشەکەی و ئامادەکاری تەواو بۆ پرۆژەکە کراوە و سبەینێ ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 2 دوانیۆڕۆ لە هۆڵی تەلاری هونەر لە شاری سلێمانی فیستیڤاڵی ئەوین بەڕێوەچێت. ئامانجمان لێ گرنگیدانە بە هونەری ئیسلامی و تیایشا لە چوار پارچەی کوردستانە ئێمە دوو ڕۆحیەت لە میشا هەیە. یەکەمینیان زیندووکردنەوەی هونەری ئیسلامی، دووەمینیان ئەوەی کە ئێمە ئەمانوێ بڵێن کوردستانی گەورە خاوەنی هونەرێکی ئیسلامی بەهێزە و هەروەها لە بەرامبەر ئەوەدا کە ئەبینین فکری ڕەت با بڵێن ئەوەی کە ئەو فکرێکە پەرەئەدا بە هونەرێکی خراپ و ئەوەی کە بۆ کۆمەڵگەی کوردی نەشێ خەریکە ئەگاتە پلەی باڵا و خەڵکیش لێی هۆشیار نییە لێی وەستاوە. ئێمە وەکو خۆمان هونەری ئیسلامی زیندوو ئەکەینەوە وەکو بەدیلێک بۆ ئەوەی کە بتوانین بەدیلێ دروست بکەین کە بەدیلێکی معقول بێت کە خەڵک هەر گوێ ئەگرێ با گوێ لە شتی باش بگرێ.